دەستخۆشی پەیمانگەی قەیوان دەکەین کە ئەو دەرفەتەی دادەستیمە تاکو ئەمە سوودەکان و باشیەکان و خراپیەکانی بواری AI بۆ جەماعەت بخەینە ڕوو و ئاماژەوە بکەم هەرێمی کوردستان دەبی AI وەکو ژێرخانێک سەیر کاتن چۆن ژێرخانی ئابووری و ژێرخانی ئاوی هەیە ژێرخانی کارەبای هەیە دەبی ژێرخانی AI دابمەزرێنیتن لە وێستاوڕە فێری تەڵەبەکانی من لە سەرەتاییەرە فێرە AI کاتن بۆیە کە بتوان لە ئاندەدا ڕۆڵی گەورە بجێڕن. So this symposium is actually very successful and reached the goal maybe. So the three presenters present it very well, especially we talk about AI, what is the benefit of AI to the student, to the community, and of course to the world. دوای 50 ساڵ ئێستا لە 2022 تەرتیبێتی لە ئاخرەکانی هاتووە یعنی AI یعنی بەتەمایە دنیای بگۆڕی. بەڕاستی بڕێک پرۆتۆکۆل و بڕێک شێوازەی وانێکم دیت زۆر خۆشحاڵ بووم چونکەم بخۆم زۆر لە سمپۆزیۆمان لە زۆر وڵاتان بەشدار بوومە بەڵام ئەو سمپۆزیۆمە زۆر بە جوانی ڕێکخرا بوو جماعەتێکی زۆر هاتبوو ئەو جماعەتە مامۆستا و تەڵەبە ئەمن موتیڤێشنێکی بەهێزم داواندا دیت کە بۆ هەرێمی کوردستان بۆ بەڕاستی پێویستە ڕۆڵی AI بۆ خۆتان دەزانن ئەلحاندا هەموو سەکتەرەکانی ژیان گرتووتیەوە مەسەڵەن لەباری پزیشکی بە لەباری پەروەردە لەباری کشت و کاڵ و لەباری پێشەسازی لە هەموو بوارێکیوە ڕۆڵی AI دی ئەلحان گشتگیر بووە. پەیمانگای تەکنیکی و پیشەیی ڕاپەڕین ئامادەکردنی نەوەیەکی پیشەگەر بۆ بازاڕی کار.